لە مەسائلە دنیایەکانە، لە مەسەلەی ماڵ و سامان و خێزان و دەوڵەمەنی و پارە و لەوپایە و ئەمانە ئینسان دائیمەن تەماشای خوارەوەی خۆی بکە. بەڵام لە مەسائلە قیامەتیەکانە تەماشای پێغەمبەران و ڕاستگۆیان و شەهیدان و پیاوچاکان بکە، هەوڵدە پێشبڕکێ لەگەڵ پیاوچاکانە بکە بۆ ئەوەی پلەپایی بەرزتر بەدەست بێنی. بەڵام لە دنیاییە بۆ ئەوەی نیعمەتەکانی خوارد لەبەر چاو کەم نەبێ، جاری وا هەیە تۆ هەرچیت هەبێ و هەرچەنت هەبێ خەڵکانێکی تر هەن لەسەرەوەتن، وا پەنامان داوات پێدێ نیعمەتەکانی خوارد لەبەر چاو بچووکە بێتەوە. بۆیە ئەم نەسیحەتە زۆر زۆر گرنگە، ئەم ئامۆژگاریە زۆر زۆر گرنگە، بیکەینە بەرنامەی ژیانمان. دائیمەن ئەوەی کە هایتایە، ئەو حاڵەتەی کە هایتایە شکری خوا بکە، شکری خوا بکە لەسەری. زۆر شت هەیە لە دنیاە تۆ وا ئەزانی خەڵکانێکان لەسەرەوەی تۆ ئەوان بەختەوەرترن، بەڵام نازانی تۆ لەوانەیە زۆر زۆر لەوان بەختەوەرتر بی. زۆر شت هەیە لە دنیاە کە بەدەست نەهێناوە یان نیتە نیعمەتی خوایە بۆ تۆ، بەس تۆ پێی نازانی.